بەڵێ بەرزان لەگەل هیوای سەلامەتی بۆ هەمولایەک وەکو بوومە لەرزەکەی ئەمشەو لەم ناوچەیە واتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوەڕێ دەکرێت بوومە لەرزێکی بەهێزی سیاسی بۆربۆڕینێکی سەربازی بەهێز لە نێوان هێزە هەژمۆن گێڕایەکان ئەو هێزانی کە لە ناوچەکە باڵادەستن بێگومان پێکادانی بەرژەوەندیەکانیان دروستە بێت. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو هەمیشە ئەم جارەش ڕوبەڕووی بەپێی پێشبینیەکان ڕوبەڕووی تەحەدای گەورە بێتەوە، ڕوبەڕووی شەڕێکی تایفی شەڕێکی خۆسەپاندن دەبێتەوە. کورد لەم چارچێوەیە چی بکە؟ کورد بێگومان وەکۆی وازانن لە چاڵدێرانەوە بگرە لە هەردوو شەڕی یەکەم و دوامی جیهانەوە بکە بە دووڕاو هاتنە دەرەوە. لە شەڕی کەنداوی یەکەم کورد سەرکەوتوو بوو لە باشووری کوردستان سەرهەڵدانی کرد ئەزموونی خۆی دامەزراند. لە بەناو بەهاری عەرەبی 2011 لە ڕۆژاوای کوردستان کورد لەوێش سەرکەوتوو بوو، بەڵام لە ئێستادا کە چاوەڕەوان دەکرێت پێکادانەکان تەداعیەکان ئەو پێشهاتە سیاسیەکان زۆر تونتر بن. کورد چۆن تەعامل لەگەل ئەم پێشهاتانە بکە بۆ ئەمە بەسە کۆمەڵێک میوانی ئەکادیمیسیان میوان ئەو میوانانەی کە چاودێری وازەکەیەکەن بەوردی هەوڵەدەین زۆرترین جابی ئەو پرسیارانە لەوانەر بگرینەوە. بەڕێزان دکتۆر چواز حسێن دکتۆرە لە زانستە سیاسیەکان، هەروەها دکتۆر جوتیار عادل دکتۆرە لە زانستە سیاسیەکانەوە هەردووکیش مامۆستای زانکۆی سەلاحەدینن، دکتۆر نەوزات هێتیتی دکتۆرە لە زانستە سیاسیەکان و شارەزا لە کاروباری ئەمریکا. بەخێرهاتتان دەکەم. دکتۆر چواز لەبەرە سێنەوە دەست پێ بکەم ئەوەی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێت ئەو خوێندنەوەی بۆ ئەو گۆڕانکاریەکان دەکرێت بە تایبەتی ئەوەی سعودیە و ئێران و کۆمەڵێکی پێشهاتی تر لەوانەیە ناوچەکە بەرەو ئاراستەیەکی دژوارتر بەرەو گۆڕانکاری دەراماتێکی تونتر بڕوە. لەم چارچێوەیە کورد پێویستە چی بکە؟ لە حەقیقەتدا ئەوەی کە ئێستا ڕوو دەدات با بڵێن بەشی دووەمی ئەو شەڕەیە کە ماوەیەکە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا دەگوزارێ. شەڕی پێشوو شەڕی لایەنەکان بوو کە سونەی میانڕە و شیعی توندڕە بوو لەگەڵ سونەی توندڕە و یعنی شەڕەکە بوعدێکی ئایدۆلۆژی هەیە و بوعدێکی فکری هەیە. بۆیە تەماشاەکەین سێ هێزی سەرەکی هەبوو لە سەرئاستی خۆرهەڵاتی ناوەڕاستدا کە پێکیان دادابوو جگە تەبعاً لە مەساڵحی بەرژەوەندی نێودەوڵەتی ئیقلیمیش ئەوانش سوندەی توندڕە بوو سوندەی میانڕە بوو لەگەڵ شیعی توندڕە و ئێستا لە کۆتایی جەولەی یەکەمی شەڕەکەدان کە سونەی توندڕە و کە خۆی لە داعش و لە قاعیدەدا دەبینەوە بە تایبەتی لە داعشدا زەق بووە لە ماوەی ئەو چەند ساڵی پێشوودا بەرەو کۆتایی دەچێت. ئێستا ئەم دوو هێزە ئایدۆلۆژی دیکە کە بەرامبەر یەکترن کە شیعی توندڕەوە لەگەڵ سونەی میانڕە و ئەوانە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لەبەرەوەی کە کێشە و گیرگرفتێکیان هەیە بۆیە تەماشارەکەی لێستاوە خۆیان ئامادە دەکەن بۆ ئەو سیراعی کە داهاتوو لەگەڵ یەکتر دەیکەن. هەرێکێکیان دەیانەوێت لەسەر ئەرس جێپێی خۆی توند بکات و قایم بکات و بەهێز بکات چونکە هاوپەیمانەتی نێوان ئایدۆلۆژیەکان زەحمەتە زیاتر شەڕ لە نێوان ئایدۆلۆژیەکاندا هەیە وەکو چۆن با بڵێن لە سەدەی پێشوودا سەدەی سیراع بوو لە نێوانی فاشی و نازیەکان لەلایەک لیبراڵەکان لەلایەک با بڵێن کۆمونیستەکان لەلایەکی تر لە ئاستی نێودەوڵەتیدا هەمیشە ئەوانە دوو تەحالف دەکەن لە دژیەکیان بەڵام لە هەمان کاتیشدا لەگەڵ یەکتریش سیراع دەکەن. بۆیە ئەمە چاوەڕێی ئەوە دەکەین کە هەموو ئاماژەکانیش بۆ ئاراستەیدایە کە مەسەلەکە تەمەناکردن نییە مەسەلەکە تەحلیلە کە بەرەو لێکدانی ئەو دوو هێزانە دەسنجە. ئەوە لێکدان ئەگاتە ئاستی سەربازی ئەوە خۆی دەنوێنێت بەپێی شوێنەکان بەپێی پێویستەکان بەپێی ئەوەی کە ئایا هامشێک ماوە بۆ تەفاهمکردن یان هامشێک ماوە بۆ ئەوەی کە بتوانن بەیەکەوە هەڵبکەن. تەماشارەکەین لەو ماوەی پێشوودا لە لوبنان فترەیەک بەهۆی شەڕی داعشەوە جۆرێک لە بێدەنگی یاوە خۆ جۆرێک لە سوکناتی هەبوو بەڵام هەر لەگەڵ شەڕی داعش لە سووریا بەرەو کۆتایی ڕۆژاخ و شەڕی تیرۆر بەرەو کۆتایی دەڕۆژ تەماشارەکەی ئەو شەڕە لە لوبنان هەردوو لایەنەکە یاخۆ بە تایبەتی سعودیە و لایەنی سونەکان وا پیشاندران کە ئیتر ئەمە کاتێک نەماوە کە تەحمولی ئەو کێشەیە بکرێ ئەو گیرگرفتە بکرێ. ئەمە لە عێراقیشدا ئەمە بەرچاومان کەوت یعنی لە عێراقیشدا تەماشای کێشە و گیرگرفتەکان بکەین هەر لەگەڵ تەوابوونی یەکێکیان ئەوەکەی تر سەر هەڵدەدا بە شکلێک لە شکڵەکان. لێرەدا بە نسبەت کوردەوە وەکو کە بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت طبعاً بۆ ئێمە دیسانەوە گۆڕانکارێکی گەورە لە خۆرهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدا لەوانەیە با بڵێن تەفاسیلەکانی کە بچینە ناوی لە باشوور لەگەڵ ڕۆژئاوا لەگەڵ باکوور لەگەڵ ڕۆژهەڵات جیاوازێکی هەبێ بەڵام یەکشت هەیە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە بە تایبەتی لە باشووردا ئەوەیە کە دەبێت هێزە سیاسیەکان لە ناوە خۆیاندا لە باشووری کوردستان یاخۆ لە کوردستانی باشوور جۆرێک لە ڕێکەوتن و تەفاهمیەکیان هەبێت جۆرێک لە خۆڕێخستنەوەیان هەبێت بۆ ئەو کێشە و بۆ ئەو شەڕ و تونند و تیژانەی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە قۆناغی داهاتوودا بەخۆیەوە دەبینێت کە ئێمە بینیمان
هەتاوەکو تهدیدی مەسیر و وجودیشمان دەکات. کەواتە دکتۆر توالێت دەبێت هەبێت ینی تا ئێستا لە ئاستی پێویستدا نەبووە. ئەمەی کە ئێستامان دەبینن لە ماوەی دو سێ ساڵی ڕابردوودا ئێمە لە کێشە گرفتێکی سیاسی گەورەدا ژامی لە هەرێمی کوردستاندا هەر ئەوەش بوو وای لێ کرد کە لە ڕووداوەکانی ئەماکە لە ناوخۆی هەرێمی کوردستان بڵێن لەسەر ئاستی تەعاملکردن لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ یەکتر ئێمە کێشەمە و گرفتمان هەبووە ئەوە ڕنگ دەداتەوە لەگەڵ پەیوەندیکردمان لە ئاستی دنیای دەریشەوەدا چونکە ئەگەر بێت و ئەتۆ لە ناوخۆدا یەک خطابی سیاسیت هەبێت یەک ڕوئیا و یەک استراتیجیت هەبێت ئەو کاتە لەسەر ئەساسی ئەو ڕوئیا و استراتیجیێت و مخاتبەی جیهانی دەرەوە دەکەیت جیهانی دەرەوەش دەزانن تۆ پێگەل لەکوێ و چۆنی و تۆش دەزانی پێگەل لەکوێ بۆ نمونە یعنی لە ڕووداوەکانی کەرکووکدا ئەمە لە دوای ئەوەی کە ڕووداوەکان کۆتاییان هات بە شێوەیەکی زۆر تراژیدی بیستمان کە هەندێک ناوەندی بڕیاردان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وا ئیدعای کرد کە لە سەرەتادا وا هەست بکات زۆرێک لە ڕێکەوتن و تەفاهم هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بۆی ئەو ناوچانە بۆ شکڵ ینی تەسلیم بوونەوە بەس هەبوو بەڵام لە گروپێکی دیاری کراوەوە بەڵێ هەتاوەکو تەقە لە پردێ پەیدا نەبوو ئەم ئیعازە نەدرا بە کۆمەلگای نێودەوڵەتی کەرێرە کێشەیەکەیە گرفتێک هەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە یەکدەنگ باینە یەک ڕیز باینایە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەو تەقەیە کرابە خۆت ئەو بەرگریە کرابە یان بە یەک ئاراستە و بە یەک با بڵێن بۆچوونی سیاسی چوبینایە ناو بابەتەکەەوە ئەوە دنیای دەرەوەش دەیزانی مووقیفی ئێمە بەوازحی ئەو شرکات ئەمە سەرنجی تۆ پۆلێنکە بۆ پرسیارێکی دکتۆر جوتیار لە ساڵی 1991 شەڕی خەلیجی یەکەم ئەو کاتە کورد دەرفەتی بینی بەرەی کوردستانی دامەزراند لە چارچێ بەرەی کوردستانی استراتیجیکی هاوبەشی سەربازی سیاسی دیبلوماسی بۆ خۆی دامەزراند سەرکردایەتی سیاسی کوردستان لە ناوخۆ لە دەرەوە سەرکردایەتیەوە کە هەمووی پێکەوە بوون یەک بریاریان هەبوو ئەو بریارە وای کرد کە زەختێکی نێودەوڵەتی دروستکە بریاری 688 هاتوتە ڕۆژەوە لە مەجلیسی لەمن منطقەی حەزری ئەو منطقەی هێلی 36 بۆ هەرێمی کوردستانیان دامەزراند کوردستان بۆ خاوەنستوتە بۆ بە دیفاکتۆ بوو بەواقع لە ئێستادا پێتوایە کە کورد یەکگرتو بن ئەتوانن تەحەدی ئەم زۆرۆفە دژوارە بکەن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێ بە تەسەوری من ینی ئەم کێشەی ئێستا و سەرهەڵدانی ئەو هەموو معادلاتە نوێیە لە منتیقەکە تەنها کێشەکەی ئەوە نییە کەوا هەرێمی کوردستان یەکگرتوونی ئەکید ئەم مەسەلەیەکی نەتەوایەتیە استراتیجیە بۆ سەرخستنی هەر پرۆژەیەکی نەتەوایەتی لە هەرێمی کوردستان چ مەسلەی دەوڵەت بێ یان شتێکی تر بێ بەڵام سەور دەکەم ئەو پێشاتە سیاسیانەی ئەمڕۆ گەورەترن لە هەرێمی کوردستان گەورەترن تەنانەت لە عێراقش بەڵام هەرێمی کوردستانیش بەشێکە لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە هەمیشە ئەو کێشانەی ئەو پێکدانەی لەم ناوچەیە دروست بە کورد تەسیە یەکەم بووە ئێستا چی بکە کە کورد بە کەمترین قوربانی لێ دەرکەوێت ئێمە تەسەور دەکەم یعنی هەرێمی کوردستان تاکو ئێستا وەکو هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقا بۆیە ئێمە ئایا دەتوانین ڕۆڵێکی بۆ نمونە هاوسەنگی یان باڵانس بتوانین ڕابگری لە نێوان هێزە سیاسیەکان وەکو کیانێکی سربەخۆ یان ئێمە یعنی حەلێکی تر هەیە ئەویش وەکو بەشێک لە عێراق لە چوارچەوەی سیاستی دەرەوەی عێراق ئێمە ڕەفتار بکەین ئەمە دوو احتیمالاتە دوو کێشەیە بەرامبەر هەرێمی کوردستان سەور دەکەم ئەمڕۆ ینی وەکو باسم کرد محوەری سەرەکی ئەمڕۆ ئەوەیە کە ئێران لە ناوچەکە زیاتر دەیەوێت ڕکێفی خۆی زاڵ بکات و ئاراستەی سیاسەتەی خۆی بکات و استراتیژەتی خۆی لە چوارچێوەی دروستکردنی چەند میلیشیاتێک لە ناوچەکانی مەسەلەن یەمەنە لوبنانە سووریایە ئەمە وا بسەلمێنێت کە مەجبور بکات مجتەمەعی دەولی دان بە سیستەمی سیاسی ئێران بدات لە سەرەتای دروستبوونی شۆڕشی ئیسلامی ئێران لە 1970 بۆیە ئێران هەوڵ دەدات لەو چوارچێوەیە بەڵام هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق ئێمە تاکۆ ئێستا وەکو بەشێکن لە عێراق تەسەور دەکەم ئێمە نەتوانین ئەو ڕۆڵە ببینین کەوا بتوانین شتێک بگۆڕین ئێمە دەتوانین لە چوارچێوەی ینی پاڵپشتکردنی ئەو هەوڵە نێودەوڵەتیانە بۆ بەرقەرارکردنی ئاشتی و لە چوارچێوەی ینی پاراستنی مافی مرۆڤ و ئەو مافانەی کە لە دەستوری عێراق چەسپاوە و لە مەواسیقی دەولی چەسپاوە ئەمە بەکاری ئێمە بێت لەو چوارچەوەیە بتوانین ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان بپارێزرەوە دکتۆر ئەوەی تواڵی هەرێمی کوردستان لەوانەیە ئەتیبارێکی نەتەوەیی حتا مەذهبی لە ڕووی جوگرافیەکەشی جیاواز بێت لە ناوچەکانی تری عێراق حتا لە سەراسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەتیباری جیاواز بێت ئەوەی لەگەڵ عێراق تەعاملی هەرێمی کوردستان لە دوای 2023 تا ئێستا دەرئەنجامەکەی ئەوە بوو ئێرانیش دەرئەنجامەکەی
ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بوو کەواتە لەم چارچۆوەیە کورد پێویستە چۆن تەعامل لەگەڵ واقعە کرد. ئەنی مەبەستمەوەیە کەەوە ئێمە دووبارە پێناسەی بەرژەوەندیەکان بکەینەوە بەرژەوەندی خۆمان هەل لە چارچۆی عێراقا کە بەم شێوە تەعاملمان لەگەڵ بکە ئێمە تاکو ڕۆژ بە ڕۆژ مافەکانمان پێشێل ئێمە مەبەستمەوەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە بتوانین ئەو بەرژەوەندیانەی خۆمان بپارێزینەوە بتوانین مەترسیەکان سەر لە نوێ ئێمە پێناسە بکەینەوە دووبارە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ دەوروبەر و لەگەڵ عێراق دووبارە لە چوارچێوەی ئەو پێشهاتە سیاسیە نوێیانە کە هەن ئێمە دووبارە پێناسە بکەینەوە بە معنایەوەی ئێمە ناتوانین ئێستا بڕیاری لەوە بدەین ئێمە چۆن پەیوەندیمان لەگەڵ عێراقیان ئێرانیان تورکیا بنیاد بنێنیان لەگەڵ مجتەمەعی دەوری ئەبێ ئێمە لە چوارچێوەی بەرژەوەندی هەرێمی کوردستان ئایا ئێمە تا چەند لەگەڵ عێراق بمێنێن لە بەرژەوەندی ئێمەدا لە کاتێکدا دەبینی کە ئەو ڕووداوانەی 16 مانگو و هەروەها هەماوقفی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و مجتەمەعی دەولی بەو شێوەیە بوو ئێمە چۆن بتوانین لەم چوارچەوەیەدا وەلەو پێشاتە سیاسیانەی کە لە ئایندەدا ئایندێکی زۆر نزیکدا ڕوبەڕووی ئەو منتیقە دەبێ و هەرێمی کوردستان دەبێت چۆن ئێمە تەعامل دەکەین و چۆن ئێمە بتوانین سیاسەتێکدا بڕێژین کە ئەو دەستکەوتانەی کە هەرێمی کوردستان هەیەی بەدی بێنێت لایەکی تر هەیە مەسلەی سیاسەتی ئەمری واقع هەرێمی کوردستان بە پێی سیاسەتی ئەمری واقعەوە بە پێی ئەو خوێندنەوەی کە بۆ مجتەمەعی دەولی بە تایبەت دەوڵەتە زلێزەکان وەکو ئەمریکا خوێندنەوەیەکی دروست بوو بۆ نمونە ئەمریکا لەگەڵ ئەمری واقع تەعامل دەکات وەکو ئەوەی کە لە پردێ ڕوویدا کە بە شێوەیەکی واقعبینانە سەیری کرد کەەوە هێزێک هەیە و حکوومەتێک هەیە توانیویەتی کە پەیامێک بنێری کەەوە هەرێمی کوردستان قبول ناکە ئیتر بەو شێوەیە تەعاملی لەگەڵ بکرێت و هەگەر هەر ڕووداوێکی بە جیاواز کە لەوەی کەرکک ڕوویدا بە هەمان شێوە مجتەمەعی دەولی و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش بەو شێوەیە تەعامل دەکرد بۆیە خوێندنەوەی سەرکردە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی واقعبینانە بوو بەڵام چۆن بڵێ جۆرێک لە خیانەت و جۆرێک لە هەڵسوکەوتێکی کە بەدەر لە ئەو سیاسەتەی و ئەو استراتیژەتەی کە پێشتر ئیتیفاقیان کردبوو بە پێچوانەکەی بوو ئیتر ئەم مەسئلەیەکە لە دەرەوەی بەڵێ دکتۆر سپاس دکتۆر نەوزات نکە ئەزمونە هەرێما کوردستانê پشتی بویێرên 16 ئۆکتۆبەرê ئەزمونێکی نازکە وەکو بێژن دەڵەمەیە تایبەتی جی هەڵویستی ئەمریکا ji ber ku Kurdan ئەمریکا بە هەواڵبەندێکی خۆی دڵسۆز دەزانی لێ کورد دەبێژن ku هەڵویستی ئەمریکا هەڵویستێکی ئیزدیواجی بوو بۆ نمونە ئەو گروپên ئەمریکا بە تیرۆریست دەزانە ئەوان گروپا بە چێکی ئەمریکا بە چاودێریە ئەمریکا حتا تێگوتن ئەمریکاش دیگەلویەکە بۆ کەرکووکێ بگرن هاتن پەرلەمانی خەڵکی کوردستانی دا حتا نوکێژی موقفێکی جددیە ئیدارە ئەمریکانینە لە دوورڤەیەکێ بوو دیتنا من سیاسەتا دەربەی ئەمریکا بەرامبەر ڕۆژهەڵاتە ناوین عێراقی و کوردستانێژی سیاسەتەکە دیارکiriye ینی بچارچە ئەم شێن بێژین هەندە خاڵە دیارکەن سیاسەتە تایبە سەردەمی ترامپ بریتیا دژاتیکردنا تیرۆرê هەوڵدا بوو دژاتیکردنا تیرۆرê احتیواکردنا ئیرانê هەوڵدەتن لێبدیناتا ئەو پشتگیریە تیرۆرە نەبوو دەما گروپên هەژدا شعبی بەسەر پەرشکا ڕاستە خۆیان مەهدی مهندس و هەمان دەمدا قاسم سولەیمان پەرلەمانڕە پێشمەرگێ هەواڵبەندی نانیان دڵسۆزدا جائزێ بێمە سەروێ ینی شەڕێ تیرۆرê و احتیواکردنا ئیرانê و محاولە هەوڵدان بوو لێدان هیلالا شیعە و پاراستنا سەقامگیریت ڕۆژهەڵاتە ناوێت ئێجاگە بینە سەر ئاستی عێراقی بتایبەتی سیاسەتە ترامپ چ بووە سیاسەتە ترامپەوە یەک هەوڵدان پاڵپشتیکردنە حەیدەر عەبادی یانە بە تشتێکە ناشارێت و هەموو ناوەندین سیاسیین ئەمریکا پاڵپشتیکردنە حکوومەتە عەبادی باید دەسەڵاتی دووبارە وەربگریتەوە هەڵبژارتنên داهاتیدا دوو هەوڵەشدا میلیشیایان شیعە یان خوب بکرێتە بەشێک سوپای عێراقی یان هەڵەشیم تایبەت ئەوێت سەرب ئیرانێ و هەوڵدان بوو پاراستنا سەقامگیرێت سە حسابە دیموکراسیەتی و مافێ مرۆڤ پرەنسیپە سیاسەتا ترامپ کە دەبێشتن ئەم بەرژەندیên ئەمریکا استراتیجیەت بەرژەندیên ئەمریکا و پاراستنا استراتیژیەل پێش هەم شتێکیدا وی چارچەیەدا کە ئەم بین تحلیلە سیاسەتە ئەمریکا بکەین بەر هەرێما کوردستانê ئەمریکا تا ئاستی کنفدرالیەتê هیچ کێشەر گەل هەرێما کوردستانê نەبی ئەمریکا خود پرۆسا ڕەفراندۆمێژدا دیار بی کە گوتی ببن بەشێک عێراقینها کاتی ڕەفراندۆمێنینە مەبەستەوەی چبی مەبەستەوەی نییە کە دروستبینا دەوڵەتە کوردستانی بوو ئەمریکا تعامل گەل واقعی کە وەکو دکتۆری جاماژە پێکرد ڕاستە تعامل گەل واقعی کرد بۆ نمونە پشتیمە هەڵبژەمە ڕەفراندۆم کرد ئەمریکا ئامادە بی تەنانەت ئەو لێدانا تولۆسانژینها سڕکردنا ڕێفراندۆمێ کە ئەمریکا قبیل کردە معنە هەندێک کە کێشە تعاملە دەگە ڕێفراندۆمێکێتن معنە بەس کێشە چی بووە کێشە ئەمە ئەوە کە پشتی ڕێفراندۆم کرد سەر ئاستی عێراقی بتایبەتی
امریکا وی چند ترسیا که اگه هریما کردستان دولتک درست ببه هریما کردستان وی بو وقتی دا تایبت بو وقتی دا جدا ببه احتمال عراق هم پیوت دست میلیشیان شیعه و ایرانی دا یعنی لبر هندیجی بو امریکا تداخل نکرد زور او بسیارت تکرم بو چه امریکا بلایان بیان تداخل نکرد شر نیبرا مرواده امریکا و بعد ترسیا اگر بیبیت بشک شر نیبرا کردا و بس بينا اگر فيها بنش حد اقل في شر رواسي نهيلت بشي بشيا بس اگر بابا بشکل به شریان پال پشتاری ما ایران ویا امریکا تداخل بکه کو پال پشتیا کرد که بود چه با شارع سنی و شیعی دجی سیاست امریکا را واسطن ایدی امریکا العراقی در بیخن لبر هندی امریکا چت گریا امریکا هندت کریا کرد مقاومه بکن بو مای 3 روزا 4 روزا 5 روزا مقاومه و کل پردی و کل زمار و کل ربیع هاتا کردن 4 روزا 5 روزا هفته که مقاومه کرکی کربا با چارچوبه ناف بجانی دا بیت ناف کشه و حال بتاتن ایدی شر مزن ابی استراتژیت امریکا وات و نایل شر مزن عراق رو بداتن ای بدینا تا اگه کرکو کیجی کرد مقاومه کرد به حالوس امریکا دا گوهر دنیا بوم اگه هریما کردستان و هزا پشمرگل کرکی بس 5 روزا مقاومه کرد با امریکا چارچه ناف بجانی دا و چارچه انجمن آسایش دا و کس او استیتمنت دا هات بالاف کن انجمن آسایش که به شر بیت راسن او استیتمنت دا کنگرس بالاف کرد اگر ما با ما هفتیه کی شر کرکوکی کرد با دنیا بیم شر دایت را گرتن و امریکا دا تعامل الجل واقعیت او درست بی لیم خابند یعنی باوی او یک رئیسی و یک نبونا یک رئیسان افغان کردستان بی سبب اینده که ترادا پاش کشل به پروژه امریکا اش بدینا تا نزانیه او افریقا فنکری گروپه که دیاری کریه بین و نشان سربازی حتی ین سیاسیین اویدی بود دور شمی مؤسسات الشرعیه تریم کردستان بن وکی و چون صفقه افریقا فنکریه دیگه الحشد شعبی کل جم ایران جم امریکا تیرورست یعنی امریکا بتعامد گیر واقعی کرد اگهش بیرا من چی وقت تلرسنس لیدوان خدا بری ارشا سربازی مسجك زورتن بو بغداد فريق كات شينا بتشرنجي نا بحث هزي ونا كارهنان هزي بكي جاري ما كردستان مسجك زورتن بو ايراني وبو حتى بغدادي بس كيشات شبي لردا حيدر عبادي دنيا دا امريكا كمالجاني بدالاتي ام ناچين هرشي ناكين يسر كركي ام ناچين دا گير كين ما ركبتنا كاي كبشوي كي اشتيانه ام كركي ولا ركبتن قلتي كرجه ابجينا جي برسياري امريكا تشاودري كر بزاني ايا ركبتن بيا يعني شر دبيت امريكا تشاوري هنديت كر فعلا بغداد حيدر عبادي راس بجا ركبتن هات يكرن كركي بشوي كي شر نايت كرن چونكو ناوچينا كو كات شون حق هريما كردستان يال كركو كي ناوچن فقط ياي بيت ديف دستوره امريكا زور جخسل دستور كات ما في بغداد يجي ترادك وانا وشابين دو دستور ديتنا امريكا جبر هدي امريكا كيش لسان بيوسف بها باش بتقريبا برنا بالضبط وابو كواتا ما دام هريما كردستان يعني حيدر عبادي بيجا ركبتنا كيا ام شرنا كان قد بيشمرجه هريما كردستان شر درسنا بالدنيا دا امريكا فعلا ترادك شرنا بالكركي اما نشان هذا بكامل نكاره تشالوستي كبيد بس اگر ببا بود امريكا در كفته حيدر عبادي راست گونیت وید و شر درست بیشتر ناهلی گوره با دنیا به امریکا بله دکتور سپاس بسن جه تاکید جمتبه بله دکتور چواس کریم بشوی که فراوانتر بیر کینوا زور جرگلی لو دکرت که سرکرداتی سیاسی کردستان بیش گلوا خوان گوتاری که ها بشنا بوا خوان استراتژی که ها بشنا بوا سرکرداتی کردستان خوان سیاست کو رؤیا بینی و دنیا بینی کی سیاسی پراگماتی سردمانه نبوه لبروا نیتوانی و تعامل گل واقعی که بکبشی کی باش استا تو کو دکتوری تو کو کسی که اکادمیسین که چادری راشه که کی پیوست سرکرداتی سیاسی کرد چون تعامل گل امازب که لگل کاملا یان کام بلوی کام هجمون لناوچه که رب که نزیک بیت ولا برجمندی دای من اگر بما سر باش یکمی پرسیارکی برستان سرکرداتی سیاسی کورد بە شێوازێکی واقع بیانە من تەسەوەر دەکەم تعاملی لەگەڵ واقعەکان کردووە گینە لە ساڵی 1991ەوە کوردستان با بڵێن گەلی کورد لە کوردستانی باشوور لە گەلێکی بێقەوارەوە نەدەگەیشتە ئەوەی کە قوارەیەکی سیاسی دابنێ ڕاستە کەم و کورتی و کێشەمان هەبوو بەڵام حسابی ئەو قوارەیەش بکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا قوارەیەکی سیاسی دروست بکە بێتە ناو کایانی و دەوڵەتیەکان بێکە ناو کایە هەرێمیەکانەوە و لە هەمان کاتیشدا جێگا پێی خۆی بکاتەوە وەزیفەیەک بۆ خۆی بپسرێت قوارەیەک بۆ خۆی دانێت پەیوەندی دیبلۆماسی هەبێت هێزی عسکەری هەبێت بەشداری بکە لە هاوکێشەکاندا ئەمە پێم وانە هەروە بەڕێکەوت بەڵام پێتوانە زۆر هەستکارتر و گرنگترە دەستکەوتەکان دەڵەمەن ئەگەر وەکو پێویست نەپارێزرێت کێشەی سەرکردایەتی کورد و کێشەی کورد لەوەدایە من هەتاوەکو لەو ڕۆژانەدا لە دانیشتێکیشدا باسم کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی هەرێمێکی جوغرافی وەکو بەسڕانین داوای هەرێمێک بکەین و مەتاڵیبەکانمان سنووردار بێ ئێمە وەکو کورد خاوەنی بزوتنەوەیکی ڕزگاری خوازین خاوەنی ئەوەین کە داوای مافێکی نەتەوایەتی دەکەین دەمانەوێت لە ئاز نەتەوەکانی دیکەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا خاوەن پێگەیەکی شایستە بین بە خۆمان
بۆیە هەرێمی کوردستان ناتوانێت وەکو هەرێمێکی ناوەڕاستی بەغدا هەرێمێکی باشووری عێراق یعنی تەسەڕوف بکات و بیر بکاتەوە کە بۆ خۆی لە قۆناغەکاندا بە هادیئی بێت یان خۆ تەعاملکە لەگەڵ مرکزەکانی کە لە دەور و پشتیشی هەیە لە بەغداشەیە حتا وەکو یعنی تۆ تەماشا بکە بەغداش و تارانیش و ئەنقەرەش و هەموو هێزەکانی دیکەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش وها تەماشا هەرێمی کوردستان ناکەن وەکو هەرێمێک وەکو پێگەیەکی بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی نەتەوەیەک تەماشای دەکەن یعنی چەند تەعاملی لەگەڵ دەکەن لە واقعدا لە ڕووی ئابووریەوە بێت لە ڕووی سەربازیەوە بێت لە هەمان کاتیشدا دائیمەن نیشانەیەکی پرسیاریان لەسەر هەیە قەلەقێکیان لەسەر هەیە ساڵی 2014 چڕوویدا بوو هەتاوەکو هەرێمی کوردستان کەوتە ژێر هێرشی ساڵی 2012 با بڵێن هەرێمی کوردستان کەوتە ژێر هێرشی حکوومەتی بەغدا کە بەوەی کە لە هێز و با بڵێن پرۆسی دیجلە و دوای ئەوە لە 2014 لە ڕووی ئابووریەوە مەسەلاً حەسارێکیان خستە سەر هەرێمی کوردستان بۆیە لێرە ئەتو ناتوانێت هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانی وەک سەرکردایەتێکی سادە تەماشا بکەی بڵێ ئەمە هەرێمێکی هەیە لە سوچێکدا با زیادەڕۆیی نەکات و لە چوارچێوەی مەتاڵیبەکان و لە چوارچێوەی خوێندنەوەی واقعدا بێت کەواتە لە ئێستا ئەو اعتبارانی دکتۆر کە تو باست کە هەرێمی کوردستان هەیە لە هەموو ڕۆیەکەوە ئەو ئەزمونەکەی توانی بگەنیتە ئەم ئاستا لە ئێستادا پێویستە چ بکات ئێستاش هەرێمی کوردستان هەرێمێکە دەتوانین بڵێن چەند جارێک ئێمە تاکیدمان لە ئاستی نێودەوڵەتیدا بیستەوە کە دەبێت هەرێمێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی بەهێزدا بێ ئەم هەرێمە پێگەکانی خۆی لە دەست نەداوە لەوانەیە لە هەندێک ناوچە لە هەندێک تەموحات لە هەندێک ویزدا کە ویستویەتی ناوچە جێناکۆکەکان ئەم کێشەیە کۆتایی پێبێنێت ڕیفراندۆمی کرد هەرچەندە کە ئەو بڕیاری نەدابوو یعنی با بڵێن وەختێکی زەمەنیدا نەنابوو کە دوای ڕیفراندۆم بڕیاری سەربەخۆی بدا ئێستاش هەرێمی کوردستان ئەو پێگەیی خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە جێگا نەداوە بەس ئێستا ئەمە دەبێت مڕاعاتی یەکشت بکەین یان دەبێت سەرکردایەتی سیاسی یەکشت بکەنێتەوە ئێستا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تەسەووری من لەگەڵ سعودیا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئوردون ئەم مەجموعە دەوڵەتە ئەگەر تەماشا بکەین ئەمەلێکیان بەوە هەیە کە لە عێراقدا شیعەیەکی معتەدیل کە سەر بە ئێران نەبێت باشترین حەلە بۆ ئەوەی کە ئەوان بپارێزێت لە سیدام و لە کێشە و لە گیرروگرفت لەسەر ئەرزی واقع لە عێراقدا و تووشی مواجهە نەبن بۆ ئەوەی کە کێشەی شیعەی متەتەڕیف کە سەر بە ئێرانە یاوە خۆ باسەڵەن لە لای ئێرانەوە تەغزیە دەکرێت لە ڕێگەی شیعەی معتەدیل خۆیەوە چارەسەر بکەن یعنی ئەوەی کە ئەوان بەدەستیانەوەیە ئێمە دەبێت حقیقەتێک بزانین یعنی شیعە کۆتایی نایە لە عێراق بێت 1400 ساڵە هەیە لە لوبنان بێت لە هەر شوێنێک بێت دەبێت ئێمە قیرائەیەک بکەین لە ڕیزی سیاسەتی نێودەوڵەتی و ئیقلیمیشدا چەند ڕیزێکەیە چەند هێرەکەیە من وا تەسەوری دەکەم زل هێزەکان مەسەلەن وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو رووسیا وەکو بەریتانیا وەکو فەڕەنسا ئەمانە هێڵێکن با بڵێن بەرژەوەندەکانی خۆیان هەیە ئەدەواتێکی عسکەری و سیاسی و اقتصادی و زۆر ئەداتیان بەدەستە بۆ جێبەجێکردنی تەنفیس هێڵی دووەمیان کە ئەمانش خاوەنی ڕوئیای خۆیانن وەکو دەوڵەتی ئیقلیمیەکان وەکو ئێرانە تورکیایە سعودیایە ئەمانەش خاوەنی ڕوئیایەکەن بەڵام ئەمانە ئەداتیان زەعیفترە لە زلهێزەکان ئێستا ئێمە لە ڕێزی سێهەمیان ئەوانەی کە پێی دەگوترێت ئەکتەرەکانی کە دەوڵەت نین مەسەلاً منەظەماتەکانە یان حتا وەکو هەندێک دەوڵەتیش وەکو با بڵێن ئیماراتە قەتەرە یاخود بەحرێنە ئەمانە لە ڕیزی سێهەمدان ئێمە دەبێت شوێنی خۆمان بزانین ئێمە لە ڕیزی سێهەمداین ئێمە هەندێک محاولەمان کردووە کە تەجاوەزی عێراق و تورکیا و ئێران بکەین و تعامل لەگەڵ ئەمریکا و با بڵێن لەگەڵ رووسیا بکەین بۆ نمونە هەر لەو ئەحداسانێک کە بینیمان ئێمە لەسەر ئەرزی واقع تەماشاکە بەسەر تورکیادا بامان داوەتەوە سەر ئەوەی کە رووسیامان کردووە بە فشارێک لەسەر تورکیا بۆ ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕانەگیرێ چونکە رووسیا لە کاتی ئەحداسەکاندا تەسریحی دا پۆتین کە لە بەرژەوەندی کەسنی ئەو نەوتە ڕابگیرێ بەڵام ئایا تۆ دەتوانی بە تەواوی هەرچی ڕوئیای خۆت هەیە و هەرچی ئامانجەکانی خۆت هەیە لەناو ئەو ترافیکەدا بێنەدی ئەمە جاری وا هەیە تۆزێک سەبر و تەحملی دەوێت ئێستا ئەمە حالیان با بڵێن جائزەیەکی کە پێی دەگوترێت ڕیفراندۆم قسەی ئەخیرم بێ جائزەیە کە پێی دەگوترێت ڕیفراندۆم بەدەستمانەوەیە ئێستا ئەمە دەبێت ئەمە بپارێزێت دێمەلات بەڵێ دکتۆر جوتکار زۆر جار باستەوە دەکرێت لە ئێستادا کە ئەمریکا پشتگیری عبادیەکە لە جاران ئێوەش لە بیرتانە مالکیش بوو مالکیشیان ئەوت کە ئەمریکا پشتگیری مالکیەکە حتا کوردیش پشتگیری مالکێکە لە دوو کابینەکە کورد دەربازێکی بێ بە سەرکە زیێنە بەڵام دواتر مالکی ئەو پیاوە دەرچوو عبادیش خۆی ئەندامی حزبی داوایە پێتوای ئەمریکا جێگای متمانە بێ بتوانێت شیعێکی معتەدل بێ کوردیش تعامل لەگەڵ بکات لە مستەقبەلە ئەمریکا ڕۆیایەکی وازح نییە لە بۆ ناوچەکە
و هەروها بۆ عێراق ینی ئەمریکا لەو بڕواایەدایە کەەوە پاڵپشتکردنی هەر سەرۆکێک کە سەرۆکی حکوومەتە و هێشتنەوەی و پاڵپشتکردنی لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەری بۆ ئەو ئینجازەیەەکە و سەرکەوتنێکە لەوەی کە پێشتر کە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی عێراقی کرد بۆ مەبەستیەوە بوو دەوڵەتێکی دیموکراسی فدرالی بنیاد برێ هەر لەو خەیاڵەدا دەژی ئەمریکا بەڵام ئەمریکا ئەگەر سەیری بکەی سیاسەتی لە ناوچەکە بە تایبەت بەرامبەر بە ئیران سیاسەتێکی فاشل بوو ینی 30 ساڵ ئەتوو گەماروی ئێران بدەی واروەها ئستا باسی لە ئێران بەهێزتر بێ هەژمونێکی فراوان بەڵێ ئەمە نەتیجەکەی و بۆیە ئەمریکا تاکو ئێستا لەم خەیاڵەدا دەژی کە پێی وایە عێراق ئەبێ بە عێراقەکەی جاران و ئەتوانێت عێراق ببێتە ئەو بربەستەی بەرامبەر نفوزی ئێران کە ئەمە تەسەور دەکەم نە خودی شخصی عبادی ئەو توانای هەیەوانە ئێرانیش ئەوە قبولەکە بۆیە من تەسەور دەکەم ئەمریکا ئەمڕۆ سەیری بابەتەکان دەکات بە چوارچێوەیەکی تر ئەوەیەکەوە دەیەوێت لە ڕوانگەی ئەو معادلەتە نێودەوڵەت هەرێمیانەی کە لە ناوچەکەی هەیە مەسەلەن سعودیایە یەمەنە و هەروها لوبنانە و سووریا و هەروها تورکیا وکە بتوانن ئەمانە ڕۆڵێکی زیاتر ببینن کەەوە ببنە بەشێک لە ململانێ دژ بە یەکتر بۆیە ئەمڕۆ دەبینین کەەوە زۆر ململانەیەەکە و تەسعید هەیە لە ململانە لە نێوان سعودیا و ئێران تەسعید هەیە لە مابینی تورکیا و هەروەها ئێران لەلایەکی ترەوە بۆیە ئەمریکا بەداخەوە کەەوە تاکو ئێستا نەیتوانی بەو شێوەیە تەعامل بکات تەسەور دەکەم مەوزوعەکە بەو شێوەیە کە بەرژەوەندی جارجار هاوبەش لە نێوان ئەمریکا و ئێرانشەیە من لەو قەنەعەتەدا نیم ینی ئەمریکا بەو ئاستەی کە ئێمە کە دەیبینین لە ڕاگەیاندنەکان دژی ئێران بێ چونکە فکری ئەساسی مەسلەی تیرۆر ئەمە لە خودی ئەو بەتایبەت قاعیدەیە داعشە لە فکری سەلەفی جیهادی وهابی دروست بووە بۆیە تەسەور دەکەم ئەو ململانەیە ئەوەندە ململانەیەکی مەسلحیە ئەوەندە ململانەیەکی فکری نییە بۆیە ئەوان منافەسەکەی و ململانەی نێوان سعودیا و ئێران تەنها بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان و ببن بە مەرجەیەک بۆ مجتەمەعی دەولی و بۆ خودی ئەمریکا و بتوانن بەرژەوەندی هاوبەش دروست بکە لە نێوان خۆیاندا بۆیە ئەم مەسلەی ینی تایفەگەری بە تەسەووری من مەسلەیەکە ڕووکەشە و بۆ تەمریرکردنی چەند مەشروعێک و چەند پرۆژەیەکە لەم چوارچەوەیەدا گەر دەبینی عێراق وەکو بەشێک لەم خەریتەیە بەشێک لە ناوچەکەیە بوویتە جێگای ململانەی اقتصادی ململانەی لەسەرنەوت و جەنابشتان دەزانن کە مەسلەی بەریتانیاش کە باس لە میراتەکەی خۆی دەکات لە کەرکووک و باس لەوەی دەکاتکەوە بگەڕێتەوە هەمووی لە چوارچەوەی ئەو ململانی اقتصادیەیە بۆیە من تەسەور ناکەم ئەمریکا پرۆژەیەکی سیاسی فکری بتوانێت کە سیستەمێکی دیموکراتی فدرالی لە عێراق دروست بکات بەڵکو ئەمریکا بەرژەوەندی دکتۆر ئەگەر بە کورتی جابین بیتەوە کورد ئەمریکا بە هاوپەیمانێکی زۆر نزیک لە خۆی ئەزانێت پێشتریش کۆمەڵێک چاودێر هەبوون تەسەوریان وا بوو کە ئەمریکا ئەو هاوباسی هاوپەیمانێتێکی لەگەڵ کورد تاکتیکی بوو لەبەرەوە هێزی پێشمەرگە بەهێز بوو لە دژی داعش بەکاربێنێت تا داعش بشکێت نەک هاوپەیمانێتێکی استراتیژی بوو کەواتە کورد دەبێت خۆش ینی پێتانیە خۆشبار بوو لەگەڵ تەعاملکردن لەگەڵ ئەمریکا پێویستە چی بکات؟ کورد بەڕاستی ینی ئێمە دەبینین کەەوە وەکو کاک دکتۆر چوانز باسی کرد کورد وەکو بکەرێکی نمچە دەوڵەت یان وەکو هەرێمێک کە لە کۆمەڵێ لە نێوان ئەو هەموو زلهێزە هەرێمیانە هەن وەکو تورکیا و ئێرانە و ئەبێ کوردستان یعنی بەپێی ئەو تواناکانی خۆی بەپێی ئەو تاقەی خۆی وزەی خۆی ئەبێ سیاست و استراتێجی خۆی دابڕێژێت ئەو هاوپەیمانەی لە نێو بە تەسەووری من هاوپەیمانێ لە نێوان کورد و ئەمریکا کۆتایی پێنە هاتووە و پێشتریش کە ئاماژەمان کرد کەەوە ئەمریکا تەعامل لەگەڵ واقعی حاڵ دەکات تەعامل لەگەڵ لایەنێک دەکات کە بتوانێت فعلەن خۆی فەرز بکات و بتوانێت خۆی بسەلمێنێت کە هێزێکە لە ناوچەکە و دەتوانێت بەیانی ئەمریکا پشتی پێ ببەستێت بۆ تەمریرکردنی مثلەن بەرژەوەندی یان دروستکردنی بەرژەوەندی هاوبەش بۆیە تەسەور دەکەم یعنی ئەو هاوپەیمانیە یعنی بەو ئاستەیە دکتۆر سپاس بۆ تۆ دکتۆر نەوزاد ئەوە جێ سەرنجێ بوو ئەمریکا دناوا کنگرێسمەنێن ئەمریکادا دناوا سیاستوانên ئەمریکادا کەسێن دەستێتوان چیت حتا ڕاوێژکاری جواتە سایشان نیشتیمانی ئەمریکا دەبێژەمە کوردستانێکە پێس دناوا عێراقێکە پێس دێتان یاژی نها پشگیریە کوردا دەکەن حتا لەسەر ئاستی میدیایی گەلو تو vê çavat bî evet şê texîra siyaseta îdara Trump ket li hember Kurda ku baştir û ciddîtir bî
راسته سراسته کنگرس و حتی پنتاگونات یعنی ترادک هلویست امریکا باشتر الوايت هاوس وايت هاوس تا نها هلویست وايت هاوس تایبت کوچ کاسبی برانبر عراق وقت ما آماجا پیکر دکترش آماجا پیکر دو مشروع عراق دا پروچنا مشروعی که ایرانیه که شیعیز سکتریان ور یعنی شیعیز مثلا شیعی و شیعیات برز بکتن نکوکین طافی بهز بخیتن بوی ویره که هم پروژه خوی شیعی و هلال شیعی درست بکت عراق و چارچه عراق جا برف نوچندی تر یمنی و حزب الله بد پروژه امریکی وقت ما ماجا پیکر نها تایبتی ساست عراق عربیه که بگیم پروژه که عروبیزمه یعنی انتویه عروبیه ما بس تاوی چل پروژه عروبی هول دادن ناکوکین طایفی کیم بکت یه منی برای شیعه و سنه برای که نتوی علمانی درست کرد شیعه و سنه وی برای دابن کرتیش پالپشتیا و بکت وی چارچه ده هم عراق کا پیز درست ببه هم عروبی به هم ناکوکین طایفی نمینت و چارچه ده ایدی ریک خوش ببه بولیدانا هجمونا ایرانیت عراق و ساستن او چه ده دولت عربی جی و پروژه پالپشتیا و پروژه کرد حتی نه سیاست ترامپ و کرد و امریکا نک اما بس اوه که امریکا گرینگی پرما کردستان داد شر تیرور شر سقام گیری و که هاو بش گرینگی دکتر واقعا تشتکدید بجیتن امریکا هات 5000 قربانی دان جندیتو هانا کشتن عراق صدان میلیارد دلار صرف کردن ایران یک تیمنجی صرف نکرد نوکه هجمونای سر عراق حکومت عراق سیبر ایرانه فرمو سوریه ایران بالا دسته لبنان ایران بالا دسته یمن بالا دسته و توتر بعض یمنی که واتا واقعا تشتکدید بجی جا بسیار اوه یعنی همه امریکا شد بکت همه بسیار اوه سردم بوش شکستینا سردم اداره اوباما شکستینا دوباره اف از مونا ترامپ دست بگیره دیسان دوباره کردن او از مونا شکست خواردیات اداره اوباما و اداره بوشه همه لوی توقع دینا که پروژه ترامپ که عراق پروژه ترامپ سرکفتی نابید عراق ده بس دوید ام انتظار 2 سال بکن حتی وان 2 سال پیش مده ام انتظار بکن ترامپ اعتماده و همه کارتویل صحی در عبادی یعنی دست واسطه بینان چه بکن دوام 2 سال ده پیشته چه بکن هرما کردستان هول بده پیچر بیش آجی سیاسی دیپلماسی سر است در و هول بدتن پروژه او مشروع هی ابد نه بگوی تایبت امید بردم واقعی کی دا چارچه دستور امریکا پالپشتی هرما کردستان که ناحیه سیاسی تی به حال بدل کنگرس و جالی لوبی حال بدتن دکتر دور پیچه که هی و بغداد بوجه هرما کردستان گلکی کیم کری و اشتا دروازه سنوری نه نوکرن اشتا او فروکه خانت کردستان نه نوکرن بگم اوه در انجام 2 سال دیگه که روسا بردام بی دیجیان خلک چه دید بری دبی هرما کردستان وقت چندی لیدوان امریکا دانه مهرما کا پیز بیتن هرما کردستان پیز چارچه عراق کا پیز اما بس استبلتی او هبیت هرما کردستان نهاد بردم واقعی درست بیا تراجع کی زون او چینا کوک ملت هرما کردستان بیجیت امجی آماده این چارچه دستوری به برپسرته که جدی همو کشان چاره سر کن بغداد تبنی نکرد بغداد یه دستوری پیشل کرد هزل برانبر هرما کردستان افکارتی تو یه گیواش نپدر کرد جامش بحثین دید که به هرما کردستان سراست سیاسی تایبت سیاسی دیپلماسی زور پیز بی تایبل کنگرس و مؤسسات امریکا و رای عام امریکا که حال بدد فعلا جوگا گوشال عراق دست بگیری یعنی سر هرما کردستانی نه گوشال امریکی همه گوشال امریکا و حال اصل عراق با اوی حیدر عبادی و تایبل انشی تنازلات بار ما کردستان کن تایبتی چارچوی دستور دا حال بدن کیشان چهار سر که تا سیاست آنها ترامپ آراستای برای گوشار اخسنا سر بغداد باید چارچوی دستور دا تعامل اگر هرما کردستان که بدیت نامجی یعنی گوشار دزیدت لین اگر بغداد بردام بی سبب گوشار نهاد کرد برای که هرما کردستان نچ تجر هندک شرط و مرجن کن نادستوری نه چرا انگیش بدیت نام نچ تجر ديتنا بونمونا تحويل دانا صحيلة تحويل دانا بإبراهيم خليل يا عوضان أو تعامل كن لاجل باريزغا بوجا هرمي وكو هرمي كرسانين هري وكو تعامل لاجل باريزغا يعني فهم تشي نا دستورينا ونا قانونينا وقالك تشتي ديترشي بحث ديك لبنان هرمي كرسان تبي نتش تجربة بارده وهال بده تشارچوي سياسي دستوري تایبتیش بگویم همین جخ سر دستورت کنه پشت رفراندومه واقعی که درست بی دوید وی چارچه داره ما کردستان سیاست خوب داب رژی و سراست در ما به تایبتیش امریکا عراق نوچه انفلوئنس یعنی نوچه نفوذ امریکا دوید همه بزانی فاکتور امریکی فاکتوری که زور گرینگت معادلات سیاسی و هایکشن سیاسی عراق ده و ایران وی چارچه ده وید هر ما کردستان بیش گل امریکا کس نکارد گوشار سر بغداد درست که یانش ایران نکاره گوشه سر بغداد است که باید وان حالیستی خوب بدخل الا هرما کردستان سیاست تکای گرتی حالیستی که گیری سیاست کردستان
وهالودان هز دبلوماسيتها كهز طيب بس أصل أوروبا وأمريكا أبى تأثير السياسة. بله كواتا دكتور جواس بگومان وڵاتانی تریش کاریگەریان هەیە لە سەریاق ئەوە تورکایە بیناڵی یلدەرم ئەڵێ زۆر ئیران یاریەکی زۆر مەترسیدارەکە کە شەڕێکی مەزەبیە کە هەوڵەدە مەزەبگەرایی لە ناوچەکەیە بکە. ئیران بگومان تورکیاش کاریگەری هەیە لەسەر ڕەوشەکە فەڕەنسا هەیە وڵاتانی تر ئەوە بریتانیا هەیە ڕوسیاش هەیە کورد چۆن تەعامل لەگەڵ ئەمە بکات چۆن بتوانێت لە ڕووی دیبلۆماسیەوە پەیوەندیەکانی بەهێزتر بکە سەردانیان وڵاتانە بکە پشگیری وڵاتانە زیاتر بەدەست بێنێت. یەک حقیقەت هەیە ئەوەیە کە ئەمەی دوو هەفتە لەوە پێش بینیمان کە هەستمان کرد هەموو دنیا کۆک بوو بەرامبەر بە ئێمەیان لە دژی کووردا ئەمە نقطەیەکی زۆر زۆر شلقەوە سوڕەیەکی زۆر زۆر کاتی بوو یعنی دەری خست کە ناکۆکیەکانی نێوان ئەو دەوڵەتانەی کە لەسەر چ لە ئاسی ئەقلیمیدا بێ لە ئاسی نێودەوڵەتیدا بێ زۆر قوڵترە لەوەی کە بتوانن بۆ ماوەیەکی درێژ هاوپەیمان بن هەتاوەکو لە بابەتێکی وەکو لە دژی هەرێمی کوردستانیش و لە دژی مەطلبێکی وەکو با بڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی لە کوردستانی باشوور. کەواتە لێرە ئێمە دەبێت بزانین کە دائیمان بوارێک هەیە چ لە ئاسی پەیوەندی نێوان زلهێزەکاندا چ لە ئاسی پەیوەندی نێوان زلهێزە ئیقلیمیەکانیشدا کە هەرێمی کوردستان دەتوانێت گەمەیەکی باشی تێرا بکات بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی خۆی لەلایەک وەرێتە پێشە لەلایەک خۆشی سیاسەتەکانی کە دەیەوێت یاوە خۆن مەبەستەکانی کە هەیەی لە ئەرزی واقعدا ئەو مەکسەبانە کۆبکاتەوە. بەڵام ئەوە بە یەک خاڵی سەرەکیەوە ڕەبتە بەلای منەوە کە زاویە یاوە خۆت با بڵێن نقطەی ڕئیسی کە دەبێت ئینتلاقی لێوە بکەین ئەوەیە کە دەبێت ئەتۆ پرۆسی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا تا ڕادەیەک بای ئەوەندە ڕێک بخەیەوە کە دەوڵەتەکانی ئیقلیمی و حتا دەوڵەتە زرهێزەکانیش ناتوانن ڕێهان لەسەر دووبەرەکی و ناتەبایی ناوخۆی کوردستانی باشوور یا خۆت هەرێمی کوردستان بکەن چونکە هەتاوەکو ئەو ڕێهانە هەبێت تۆ لە بەرامبەر بەغدادا لە بەرامبەر هێزە ئیقلیمی نێودەوڵەتەکانیشدا دائیمەن وەکو بڵێ پشتت ئاواڵەیە بۆ ئەوەی کە ئەو بتوانێت لەوێەوە حرەکەیەک بکە یان ئەمەلی بەوە هەبێت لە تۆ نەیەتە پێشە لەبەر ئەوەی کە ئەتۆ یعنی ڕێهان لەسەر ئەو دووبەرەکی دەکەن بۆیە بەلای منەوە ئەوە خاڵەکە خاڵی دووهەمیان ئێمە دەبێت لە زووترین کاردا لە ڕووی ئابوووریەوە تا ڕادەیەکی باش خۆمان ڕێک بخێنەوە بەپێ ئەوەی کە ڕێهانی دووەمی بەرامبەرەکانمان بە تایبەتی لە بەغدا لەسەر ئەوەیە کە وەزعی ئابووری ئێمە بەرەو داخورانێکی وەها بچێ ئێمە بە چۆکدا بهێنن بۆیە ئێمە دەبێت ئەمە ڕێک بخێنەوە بە شکڵێکی وەها لانی کەمی ئەم بارە ئابووریە ڕابگرین کە هاوڵاتیش بتوانێت چکە هاوڵاتی کوردی ئەمە لە بەرخاتری ئەحزابی کوردی نەتەوەخوازی ناکات یان ئازادی خواز نییە يعني ئەمە جزئێکە لە متەتەڵەباتی ئەو حیزبانە بەرهەمی ئازادی خوازی و نەتەوەخوازی و مافخوازیەکانی هاوڵاتی کوردیە بەڵام ئەو هاوڵاتیەش لەژێر ئەو فشارە ئابووریانی کە تێدایەتی دەبێت ئێمە یارمەتی ئەوە بدەین کە بتوانێت خۆی ڕابگرێ بای ئەوەندەی کە هەرێمی کوردستان بتوانێت بەرامبەر بە مەتاڵیبەکانی بەغدا یان ئەو حربانی کە دەیکات لەسەرمان فشار بکات ئەگەر ئەو دووشتە ڕێک بخێنەوە پرۆسی سیاسی لەگەڵ تا ڕادەیەک با بڵێن ڕێخستنەوەی باری ئابووری من قەنەعەتم هەیە هەم لە دەرەوە مەسەڵەن دەوڵەتێکی وەکو تورکیا تعاملێکی جدیترمان لەگەڵ دەکات هەم بەغداش ناتوانێت ئەوەندە درێژە یان ماتەڵە بەوە بکات کە نێتە پێشەوە خاڵی سێ هەمیان بەلای منەوە لە مەرحەلەی ئێستادا نابێت ئێمە مەسەلەی با بڵێن گەمەکردن و یاریکردن لە بەغدا فەرامۆش بکەین چونکە دەبێت باش بزانین وەکو چۆن ئەو گەلە کۆمەکەی لە ئاستینە دەوڵەتیدا بینیمان لەسەر هەرێمی کوردستان هەبوو کە چەند شتێکی شلۆغ بوو هەر زۆر زوو وەکو بڵێ لەبار چوو یا خودت بەرەو لە بارچوونێکی کۆتایی دەچێ ئەوەی کە هەتا وەکو لە بەغداش هەیە و بەرچاو دەکەوێت ئەمە شتێکی زۆر شلۆق و کاتیە لەوانەیە مانگێک دوو مانگی دیکە کە ئەم شلۆقیەوە های دەبێت کە ئەگەر ئەتۆ بێت وەکو کورد وەکو هەرێمی کوردستان لە ساحەی سیاسیدا جۆرێک لە یەکگرتووی و خطابێکی یەکگرتوتە بێ باشتر دەتوانانی گەمە بکەیت لە بینی ئەو هێزاندا زۆر باسی ناوخۆی کوردستان کە بێگومان حزبەکانی کوردستان زۆربیان حزبی لە شاخەواتن حزبی ڕزگاری بوون وەکو حزبەکانی دنیای پێشکەوت و حزبی نەبوون کە بێن ریفۆرم دروستکەن لە هەموو ئاراسەکانە بەڵام ئێستا واقعەیەکی ترە 26 ساڵە کورد حکومڕانیەکە دکتۆر جوتیار دکتۆر زۆر باسی لایەنی ناوخۆی کرد لە هەموو دنیا کە قەیران هەبێ کە تەحەدا هەبێ هەرشە لەسەر ئەم وڵاتە هەبێ هەموو لایەنەکان یەک دەگرن بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان یەک ناگرن بۆ ئێوە تا ئێستاش ڕەخنە لە گوتاری لایەنە سیاسیەکانی کوردستان ناگرن کە هەمووان خۆیان بە فریشتە ئەزانن و بە نەتەوەیی ئەزانن و بە خەمخۆری ئەم گەل و نیشتیمان ئازانن مشکلەی ئێمە ینی خوێندنەوەی بابەتەکان خوێندنەوەی کێشەکان خوێندنەوەی واقعی سیاسی
لە هەموو وڵاتێک ڕەبعاً لە ڕوانگەیەکی یەکگرتووی لە ڕوانگەی پاراستنی بەرژەوەندی نەتەوایەتیەکان جیاوازی هەبێ بەڵام لە کۆتاییدا یەک هەڵوێز دەبن لە پاراستنی ئەو دەستکەوتانەی کە ئەو وڵاتە بەدەستی هێناوە مشکلەیە ئەوەیە ئەمە لە مێژووی سیاسی کوردی شتێکی غەریب نییە هەنی چەندەها جار دووبارە بۆتەوە و چەندەها جار هێزە سیاسیەکان هەرێمیەکان مەبەستمەوەیە مڕاهانەیان لەسەر کردووە و کاریان لەسەر کردەوە و ئیشیان لەسەر کردەوە بۆ لەناوبردننی هەر پرۆژەیەکی نەتەوایەتی بۆیە بوشیان چوتە سەر و واشیان کرد بەڵێ توانیویانە دەرئەنجامێکی باش بەدەست بێنن بۆیە ئێمە دیسان تاکید دەکەم لەسەرەوەی کەوا هەرێمی کوردستان لە بەرامبەر دوو ڕێگایە ڕێگای یەکەم ئایا بەدەستهێنانی دەوڵەتێک و بتوانن لە دوای دەوڵەت خۆیان ڕێک بخنەوە و بتوانن ئەو مؤسساتانەی کە هەموو هاوڵاتیانی کوردستانی تەمەنا دەکەن دروست بێ یان ئێمە دەست پێ بکەین لەوەی کەەوە مؤسساتێک دامەزرێن ئەوجە دەوڵەت دروستکە ئەمە خۆی ینی جدالێکی زۆر گەورە بوو لە نێوان حزبە سیاسەکانیش لە ناو هەرێمی کوردستان بەڵام ئەوەی من دەیبینم لە بارودۆخێکی وە لە ناوچەیەکی وە شلۆق وە ناسەقامجی تەسەوڕەکەم مەسەلەکە ئەوەندە پەیوەندی بە سنوورەکانەوە هەیە ئەوەندە بە پەیوەندی بە بنیاتنانی کیانێکە کە بتوانێت کورد لەو کیانەدا خۆی بپارێزێت و ئەو دەستکەوتانەی کایەتی بپارێت بە سەوەریم ئەمە معقولیەتی زیاتر تێدا دەبینم بەڵام وەکو باسیشمان کردیانی پێشتریش مەسلەی ئەوەیە ئێمە لە ڕووی سیاستەوە ینی ئەبێ ینی پەیامەکانی دەوڵەتە زلهێزەکان سەر لە نوێ خوێنەوەیەکی تری بۆ بکەین دەبێت ئەو سیاستانەی کە بەرامبەر ناوچەکەیە دەکرێت دیسان ئێمە خوێندنەوەی تر و پێناسەیەکی تری بۆ بکەین بۆی بتوانین ئێمە ئەو استراتیژیەتەی دەمانەوێت جێبەجێ بکەین بە دروستی بێ کەواتە دکتۆر نەوزاد کورد لە باشووری کوردستانی چا سیاست بکەێت و بینی هەندێکی حزاپەنە هەر حزبێک بخوا تعاملت گەل لایەنی دەرەکیت کێت و گەل عێراقیت کێت و ناوان حزبە کومەکە گروپانەیە حتا نوکە gelek caran giley tê kirin senterên lêkurînên stratejî îstîfade kesên akadîmiyên wekî we nahête wergirtin dinya bîneyeke berfirehtir werbigirim zanim rengekê siyasetê bikin ku rengekê lojîkî û mantiqî bî berjandiyê xwe parêzin pêwîst e nahêve kur çawa teamilê gel vêyekê bikin وەک ئەماژەش پێداکردن بڕاستی مە استراتیجیەتێکە نەتەوەیی نییە هەمر سەر ڕێک بن ینی هەندە هێلێ سۆر هەبن نەتەوەی بن مەسەلا ئاخ مەسەلا نەتەوەی مەسەلا سەربەخۆبوونێ مەسەلا حتا چارچێ دەستوری عێراقیدا تەعاملێ بکەنە هەندە مەسەلەی نەتەوەیین تای هێلێن سۆرە ناچێبی چه حیزبەک ببازینیتن مخابن کوردستانێدا مە چه هێلا سۆڕینە بەرامبەر بێ هەبوو ناوان هێلا بدیت ناتە مستحیلە بێ ئەم نکاری بگەینە ئەم نکارین ئەو ماف ئەو مافێن مەهەی بچەسبینین یان ئەو هەدەف و ئامانجێ مەهەی بگەهینێ بێوە هەندە هێلێت سۆر هەبن کە هیچ حیزبەک جێ هەر ناوێکدا نەبەزینیتن و مخابن کوردستانێدا نینە مە چه هێلێن سۆڕنینە هەر حیزبەک لە گۆر بەرژەوەندی و تێڕوانون و بچوناخۆ هەڵسوکاتێ بکە ئەمە یەکیش کارەساتێن تۆ شارەزایەکی کاروبارێت ئەمریکا دەبدی نەتەبوو نمونەم دە ئەمریکا بژین ئەمریکا ئامادەیە بهێتە هەرێمێکە تعاملێت گەل کرد ناو حزبێکێت گەل 20 گروپا کۆم بێت حتا بزانی بەحسی چت کرد ئامادەیە تعاملێکە واقعیت گەل بێ ئەزمونێ بکەنێکە و ئەزمون استراتیجێک نەخشەرەگەیەکە دیاریکردن کێشە ئەمریکاژی ئەوەیە ئەمریکا چات بشێت تعاملی سەر تعاملی گەل هەرێما کوردستانی بکە ئەمریکا نایێت تەداخل هەمن خاڵ و نقطên هەرێما کوردستانی بکە ینی بێت گەل 100 نەفەر حزب سیاسی دانیشیت و نەقات بوو نەقات بەحسی هەرێما کوردستانی و خلافاتی ناوخۆ خلافاتی دەربە و سەراستی عێراقی و فدرالی بێ و دەوڵات بێ ڕێفراندۆمی بکەن نەکرد ئەمریکاوە ئەرکی هێرزین کوردستانیە سەرکەن ئەرکی ئەمریکانینە ئەمریکا استراتیجێکە گشتی هەبی ویست چارچێوێدا دەگو بێمە باشە چارچێ عێراقیدا بمینن و شایکی وازەحژی گوت چه ڕەنگێکی ئەمریکا یعنی کود هەندێک بێژن پیلانێک هەبی نەبی چ ڕەنگێکی نەبی شایکی وازح گوتەمە بەرژاندیە مە و یە تەوەتن دێدانە وەکو نامێت لە سەمزە ئاخرنامەکە ستێت دپارتمنت باڵاو کرد شەڕی تیروری احتمال زەرب بکە احتمال سەقامگیری دەست بێ احتمال شەرنی بەرە هەرێمەوە دەست بێ لەبەر هەندێ سیاست ئەمریکا بڕەنگی بەس گەل هەندێکدا ئەمریکا ئامادە بی ئەگەر هەرێمە کوردستانی همه هەڵویست یەکگرتی بانە هەرێمە کوردستانی و حیزبên سیاسی داکۆکیل سەر بەرژەندیە نەتوانین خوا و تایبەت پرسا ڕێفراندومی و مەسەلەی ناکۆک کربە ئەس دڵنیابی هەڵویستی ئەمریکا چاوە بێگەڵاتیا گواردن تا ڕادایکی زۆریش بەڵێ نوکە واقعێکی دیە دکتۆر گەلی سپاس بەڕێزان وان هەر سێ دکتۆرێن هێژا کە کەسێن ئەزموندارن ڕەنگێکی گەلێک زانستی واقعیانە شروع ڕەوشێک کرد ئەو دەبێژین پێویستە کوردان نەخشەڕەیەکی سیاسی هەف بەشێوان هەبیت چەند ناکوکیێنوان نافخوادا هەبن
چند دژبرین ایک بن لی سرپرس نتایی پیوست نقشه‌رگاهی هفبش بیشبرکو امریکا همو ولات ناین تعامل اوای که عاطفی تعامل بکن نام برجواندیه تگلو برجواندین کرداچنه دی چا برجواندین هاوبش نبین هر دو آلیان چه بنج بوکو برجواندین گشتین کردانجین پاراسی مکاتا کردان پیوست نقشه‌رگاهی که هفبش به پیوست کرد کسین از موندار ایدی تجربه تان برچا فرگرد سنترین لیکولین استراتژی هبون ده همو آراسان دا عقلیت و تیگه و پیگه و تروانی سیاست کردان برفرهتر بکن جبو بکار بی تحدیا اوی واقعی بکن که بگو من روشالات نوین دفره که بردام گوهارتن و گوهارتن دراماتیکی دا در بازی بید حتی افزیدن که دند خیر و خوشیان دابن